بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێوم کاتتان باش بینەرانی ئەزیز من میوان نورەدینم لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستی چارەخانە گەڕینەوەلاتان ئاشکرایە لە دامەزراوە تەندروستیەکاندا جگە لە پزیشک و ستافی تەندروستی بەشێکی دیکە هەیە کە لە پشتەوە کار دەکات بۆ ئەوەی ئیشەکانی دامەزراوە تەندروستیەکە بە شێوەیەکی ڕێکوپێک و گونجاو بەڕێوە بچێت ئەو بەشش بریتە لە بەشی سەرچاوە مرۆییەکان یاخود HR هەر بۆیە ئەم ئەڵلقەی پۆدکاستی چارەخانە تەرخان دەکەین بۆ ئەوەی تیشک بخەینە سەر گرنگی و ڕۆڵی ئەم بەشە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی هاوکات ڕێبەری گشتی تایبەت بە نەخۆشخانە گفتوگۆ دەکەین بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز بەڕێوبەری سەرچاوە مرۆییەکانی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانیمان کردووە ئەویش مامۆستا ئەحمەد ئەسکەندەرە لە ستۆدیۆ لەگەڵمانە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە بەڕێوەبردننی ئەم بەشە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی و بەشێکی زیندووە باوجودی بەڕێزیان ئێستا لە چارەخانە لەگەڵمانە بەخێر بن مامۆستا ئاوتان تا کردەوە سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ بەرنامەی چارەخانەش زۆر سپاس مامۆستا گەر سەرەتا باسێکی ئەوە بکەین سەرچاوە مرۆییەکان چییە ڕەنگە زۆرێک لە خەڵک هەر نەزانن ئەم بەشە ئەرکی چییە بەرپرسیارەتی چییە و لە ناو نەخۆشخانەکاندا و لە کەرتە گشتەکاندا بە شێوەیەکی گشتی ڕاستە بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دیدارە و سپاس بۆ ئەو بەرنامە ڕێکوپێکە چارەخانە دەستخۆش بۆ بەڕێزت طبعاً سەرچاوە مرۆییەکان دەتوانی بڵین لە قوتابخانەکانی بەڕێوەبردن بە درێژایی مێژوو ئێمە دەتوانی بڵێن سەرچاوە مرۆییەکان لە ساڵی 1970 هاتووە یان لە 1970 تقریباً سەرچاوە مرۆییەکان بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکان هاتووە یعنی مەدارسی ئیداری گەیشتووە لە 1970ەوە یعنی ئێمە دەتوانین بڵێن هێشتان لە زۆر شوێن و لە زۆر دامەزراوە کەمتر کار بەم مەوزوعی بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکانەکە بۆیە سەرچاوە مرۆییەکان بەگشتی مەبەستی ئەوەیە کە تۆ لە هەر دامەزراوەیەکە لە هەر کۆمپانیایەکە چ کەرتی گشتی بی چ کەرتی تایبەت بی بەشێکی تایبەتت هەیە گرنگی دەدا بە مرۆڤەکان چکە ئێمە لە ناو دامەزراوە ینی کۆمەڵە شتێکمان هەیە پەیوەندی بە لایەنی مادی ئەوەکانەوە هەیە مەسەلەن بینایەیە کەلوپەلە ئامرازە پێداویستیەکانی با بڵین ئەو دامەزراوەیە بەشێشتر مرۆڤەکانن کە کەلوپەل و ئامرازەکان بەکاردێنن بۆیە سەرچاوە مرۆییەکان هاتووە گرنگێکی تایبەت بە ستاف و کارمەندان دەدا لە ڕووی دەرونیەوە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی تواناوە لە ڕووی ئامادەسازیان بۆ ئەوەی بتوانن باشترین کار و ئەدا پێشکەش بکەن بۆی هەر دامەزراوەیەک گرنگی بە توانە مرۆییەکان و سەرچاوە مرۆییەکان بدا وەکو سەرمایەکی گرنگ بۆ دامەزراوەکە بێگومان دامەزراوەکە دەتوانێت سەرکەوتوو بێ لە ئێستا و لە داهاتوودا زۆر باشە جیاوازی نێوان سەرچاوە مرۆییەکان لە نەخۆشخانەیەک لەگەڵ دامەزراوەیەکی ترا چییە؟ بێگومان نەخۆشخانە مەسە تایبەتمەندەکەی تایبەتی بابەتی تەندروستی زیاتر ممکنە لە نەخۆشخانە کەمێک قورسری بۆ لەبەرەوە لە نەخۆشخانە بێزگەل لە یعنی یەک لە یەک جۆر ستافت نیەتەوە مەسە ستافێکت هەیە کارژێڕی ستافت هەیە با بڵین دابینکارە مەسەلەن دەتوانم بڵێم لە نەخۆشخانە زۆربەی ئەوەی کە جۆرە جیاوازەکانی ستافت هەیە لە دامەزراوەیەکی ترا هەموو لە نەخۆشخانە کۆبۆتەوە واتە تۆ مەسەلەن ستافی طبیت هەیە پزیشکیت هەیە بە هەموو جۆرەکانیەوە مەسەلەن پزیشکمان هەیە ئێمەوانی پەرستارمان هەیە مختبەر و تاقیق هەیە و سەیدەلانیە هەموو جۆرە جیاوازە لە هەمان کاتدا ستافی کارژێڕیت هەیە مەسەلەن ژمێریاریت هەیە یعنی هەموو جۆرە ستافەکان دەتوانین بڵێن لە نەخۆشخانەیە کەواتە سەرچاوە مرۆییەکان لە نەخۆشخانە کە ئیدارە دەکا و بڕێوەی دەبا و بەدەمیانەوە چێ ئەرکەکەی قوڕسترە لە دامەزراوەیەشتر کە یەک جۆر ستافی هەیە بۆ نموسە ممکنە کارگەیەکت هەبێ ستافەکانی مەحدود بێ دیاری کراو بێ و نەوعەتەکەشان دیاری کراو بێ و مامەڵەکردن لەگەڵیان ئاسانتر بێ بۆی دەتوانین بێت لە نەخۆشخانە هەم زۆر گرنگە بوونی سەرچاوە مرۆییەکان هەم یعنی لە بوونی جۆرە جیاوازەکانی ستافی تێدا هەیە بۆی تۆ ئەبێ مامەڵە بکەیت لەگەر پزیشکێکە بە هەمان کاتە دەبێ مامەڵە بکەیت لەگەڵ پەرستارێکە و لەگەڵ کارمەندێکی مەسەلەن خزمەتگوزارە و هەمووشیان ڕۆڵی خۆیان دەبینن لەوەی کە با بڵین دامەزراوەیەکی تەندروستی باشت هەبێ بۆی خزمەتێکی باش بە چارەخواز و هاوڵاتیان بکە کە سەردانی دەکەن زۆر باشە گەر پرسیارەکە تایبەتتر کەم ڕۆڵی سەرچاوە مرۆییەکان لە نەخۆشخانەی میهرەبانی وەکو ئاماژەتان پێدا لەگەڵ یا ئایا ئەم بەشە
وەکو بەشی سەرچاوە مرۆیەکان بڵم بە تایبەتی لە نەخۆشخانەی میهرەبانی ئامانجی چییە؟ بێجگە لە ڕۆڵە گرنگەکەی ئێوە ئێستا ئاماژەتان پێدا. بەڵێ بێگومان ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی ینی سواز بخوا دەتوانین بڵین وەکو هەنگاوێکی گرنگ کە بڕیاریدا ئەم بەشە بکاتەوە. ماوەی 2 ساڵ زیاتر ئەم بەشە کراوەتەوە و ئامانج لەم بەشە ئەوە بوو کە ئێمە ڕێژەیەکی بەرچاو لە کارمەند هەیە لە نەخۆشخانەی میهرەبانی چۆن ئەم کارمەندانە با بڵین بەڕێوە بین چۆن مافەکانیان پارێزراو بی و چۆن ئاست و توانای ئەم کارمەندانە بەرز بکەینەوە بۆ ئاستێکی بەرز لە بەڕێوەبردنە بۆ ئاستێکی بەرز لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان بە چارەخوازان بۆ هاوڵاتی بەڕێزانەی کە یعنی کاریگەری لەسەر کوالەتی ئەو خزمەتگوزاری هەیە کە ئێوە پێشکەشە بێگومان چۆن لەبەرەوەی کاتێک تۆ کە ئێمە کارمەندێک کە دێ بۆ نەخۆشخانەیان کارمەندی هەمانە لێرانە ئەم کارمەندانە کە دێن بۆ نەخۆشخانە پێویستە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن بە نەخۆش کاتێک تۆ ئەم کارمەندە مافەکانی پارێزراو دەکەی کاتێک کە ئەو شتێک کە پێویستە پێی دەبەخشی بۆ نمونە بۆ منە کارمەند لای ئێماگەر پێویستی بە ڕاهێنانی ڕاهێنانی تایبەتی بۆ ئەکەینەوە یعنی تواناکانی بەرزەکەینەوە هەر کاتێک توانەکانی بەرز بۆەوە خزمەتی زیاتر بە هاوڵاتی و بە نەخۆش دەکاتن ئەمە دیوێکی تێر لەسەر چاو مرۆیەکان گرنگی بە کارمەند دەندرێ تەنها لەو ڕوانگەنا کە کارمەندێکە و موچەیەکی هەیە و دێو دەکات نەخێر ئەمە دیوێکی تی واتە مافەکانی دابین دەکرێت بابەتێکی تر زۆر گرنگی پێ دەدرێت ئەوەژێ ئەم کارمەندە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی بەسەلەن هەست و سۆزەوە وەنیا لە ڕووی بیرکردنەوە و هزر و مێشکیەوە با بڵین یعنی ئایا ئەم کارمەندە هەست بە ئارامی دەکە لەم شوێنەکە کار دەکە ئیمۆشنەڵەکەی یعنی کە هەستی ئەمانی پێبەخشراوە بەڵێ هەست بە ئەمانەت دەکە هەست بە ئارامی دەکە ڕازیبوونێکی بۆ دروست بوو لەو شوێنێکە کار دەکە بۆی سەچاومرەکە کار لەسەر ئەمە دەکەم کارمەندی ئێمە بێزگەلەوەی کە ئەدای کاری خۆی دەکات لە هەمان کاتدا کار لەسەرەوە دەکەین کە لە ڕووی دەرونی و هەست بە ئارامی بکە و لە ڕووی پاراستنی مافەکانی پارێزراو بێ و بۆیە سوپاس بخوا لە میهرەبانی خەڵکێکی زۆر مەسەلەن ڕوومان تێدەکە ئێمە ئێستا مەسە پاڵە پۆستۆیەکی زۆرمان لەسەرە یعنی بیمەخال لە وەرگرتنی کارمەندە و هەر کەسێک دێ مەسواسە ئەو خەڵکە دەکەینەوە ئەوەی کە ڕوو لە میهرەبانی دەکات و ئینشاڵڵا بە مەبدەئی دادپەروەریش هەوڵماندایە بەڵام کۆمەڵک پێوەریشمان داناوە تا کارمەند وەربژیرێ لێرە بە شێوەی ڕاست و دروست مەبەستمان ئەوەیە دروستبوونی ئەم متمانەیە لە میهرەبانی کە مەجی با بڵین دڵخۆشیە یعنی متمانەیەک دروست بووە خەڵک حەز دەکە لە میهرەبانی کار بکە بۆ لەبەرەوەی کارکراوە لەسەر ئەوەی بێزگەلەوەی کە مافەکی خۆی هەیە دابین دەکەین بۆی کە مافی با بڵین موچێکی تایبەتە بۆی لە هەمان کاتدا ئەم کارمەندە چکە کارمەندیان لە هەر شوێنێکە کار دەکەی هەر ستافێکت هەیە تەنها لایەنە مادیەکە با بڵین حساب بۆ کراو نییە چکە دەکرێت تۆ لە ڕووی مادیەوە موچێکی باش بدەی بەڵام کارمەند لات نەمێنێتەوە بۆ کۆمەڵشتی ترە لەوانەیە لە ینی فەرامۆش کرابێ مەسەلەن بۆ نمونە هەست بە ئامانکردن و هەست بە ڕازیبوونی دەرونی و بەتایبەتی لە کۆمەڵگەی ئێمە بۆی ئێمە خەڵک کە دێ کارمەندێ بە دەڵێ من زۆر کێشم لە موچەکەی نییە زۆر جار کێشم لەوەی کە من سیقەم بە ئێرایە متمانە بە میهرەبانی دەکەم چکە ئەزانم مەسەلەن ئێوە گرنگی بە ڕێکوپێکی دەدەن گرنگی بە بێجگە لە کارکردنی کارمەند گرنگی بە بەهاکان دەدەن بە بەها ئەخلاقیەکان کە لە بنەماکانی ئێمە زۆر کاری لەسەر دەکەیت یعنی ئەو کارمەندی لا ئێمە وەرەگیری ئەبێ ڕابردووی پاچی هەبێ و تۆمەتبار نەبێ بە هیچ کەتنێک و مەسەلەن لە کوڕەکان ئەبێ کۆمەڵک مواسەفاتی هەبێ مەسەلەن دوور بێ لە کارینە دروست و دوور لە بەها و ئەخلاق و لە کچەکان ئەبێ پابند بن بە بەها ئاینیەکان مەسەلەن بە بەهای ئاینی پیرۆزی ئیسلام مەسەل لە ڕوو ڕەوشتەوە ڕۆشتێکی پاچیان هەبێ لە ڕووی مامەڵەوە مامەڵێکی تەندروست بکەن لەگەر هاوڵاتیان و لەگەڵ کارمەندان بە شێوەیەکی گشتی زۆر چاکەمەسا ئەوە لە دواتری شەڵا بە تەفاسیل هەردێمە سەر ئەو بابەتە پێم خۆشە باگراوندێکی گشتی ئەگەر ئێمە بمانەوە بیدین بە بینەران لەسەر نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی و دیدگا و ئامانجەکانی نەخۆشخانە لە زاری ئەچڕەوە بەڵێ بێگومان ئێمە نەخۆشخانەی میهرەبانی سوپاس بخوا پێشەوەی باسی نەخۆشخانەی میهرەبانی بکەین هەر دامەزراوەیەک ئەگەر استراتیژی چی نەبێ بۆ کارکردن ئامانجەکانی ڕوون نەبێ بۆ نازانێ و ناتوانێ هەنگاو باە و نازانێ بەیانی بەرەو کوێ دەڕوە بەواتایشتر بڵین کاری ڕۆژانەی دەکە کاری ڕۆژانەش بۆ هەموو کاتێک و لە هەموو وەختێکە ئامادەیە یانخوا نەخواستە بۆ فەشەل و بۆ کۆتایی بهێنە لە نەخۆشخانەی میهرەبانی سوپاس بخوا
دیدگا و ئامانجێکی ڕوونی داناوە بۆی لە داهاتوودا ئێمە ئامانجەکانی خۆمان بەرزکەینەوە بگەین بە ئەو ئاستەی کە بۆی هەوڵەدەین. بۆیە لە میهرەبانی دیدگا و ویژنێکی ڕوونی هەیە، ئەوش ئەوەیە کە پێشەنگ بێ لە بواری تەندروستی و خزمەت گوزاریەکان بە کواڵێتێکی بەرز و نرخێکی گونجاو. طبعاً کە دەڵێن بە کواڵێتی بەرز واتە پێشکەشکردنی خزمەت گوزاریە تەندروستیەکان و چاودێریە تەندروستیەکانمان لە ئاستێکی بەرزی کواڵێتیدایە. بە هەمان شێوە خۆ بەگشتی ینی هاوڵاتیان و ئەوانەی کە سەرداری میهرەبانی دەکەن دەزانن نرخەکەی بەگشتی لە ئاستێکی زۆر گونجاو و مامناوەندایە. بەڵام من حەزەکەم ئەمە ڕوونکەینەوە لە دیدگاکەمان ئەوەی تێدایە کە ئێمە کاتە نرخەکەمان گونجاوە ئەمە مانای وانییە کواڵێتەکەمان نزمە. ڕاست احتمال ئەو پرسیارە دروست بێ برێ باش ئەگەر ئەو کواڵەتی بەرز نرخی زۆری دەوێت. بەڵام پێکاتی نەخۆشخانەی میهرەبانی بە حکمی ئەوەی کە بەشێشی خەیریە ئەم خەیریەی کە بە سیستەمێکی تەندروست و ڕێک مەسەلەن بنیاندراوە بەشدار دەبێ لە بەرزکردنەوەی نرخەکە، یعنی جانبە خەیریەکە بۆ هاوڵاتی بە هەرزانە بەرزکردنەوەی کوالەتیەکە بەرزکردنەوەی کوالێتێک، ینی کوالێتەکە دانە بەزێنراوە. بەڵام تەبیعەت و سروشتی پێکاتی میهرەبانی وای کردووە کە ئەم بۆ نمونە ئەم نەشتەرگەریە ئەم با بڵین خزمەت گوزاریە تەندروستیە لێرە بە نرخێکی گونجاو پێشکەش بکرێت. زۆر چاکەمە مەسام. ڕێبەری گشتی نەخۆشخانەی میهرەبانی کە باس لە هەموو شتێکی میهرەبانی ئەکات تازە دەرچووە. پێم خۆشە ئاماژەی پێ بەرمزان ئەم ڕێبەرە چۆن دەرچوو، کەی دەرچووە و باس لە چی ئەکات بە شێوەیەکی گشتی. ئەم ڕێبەرە سوپاس بخۆ ڕێبەری گشتی میهرەبانیە، ینی لەوائحێکی کارکردنە. طبعاً هەر مؤسسەیەک هەر با بڵین دامەزراوەیەک بەتایبەتی مەسەن نەخۆشخانەوەکو باسمان کرد، یعنی بعد و ئەوەی جۆرا و جۆری زۆرتیایە با بڵین، یعنی کارمەندی جۆرا و جۆری تایە، شێواز جۆرا و جۆری تایە. ئەم ڕێبەرە سوپاس بخوا لە 2025 دەرچووە، کاری باشی بۆ کراوە. ئەم ڕێبەرە یعنی نەخۆشخانەی میهرەبانی ڕێک دەخە. بەواتایشتر بڵین نەخۆشخانەی میهرەبانی لەسەر ڕێچکە و ڕێگای بەدامەزراوە بوونێکی با بڵین ئازبەرس و کواڵەتی بەرزدایە. یەکێک لەم پێداویستیانی کە تۆ بگەی بە ئاستی دامەزراوەی و با بڵین ئەوەکانت بەرز بکە ئەوش ئەوکەت بە ڕێبەر و لائیحە و ڕێنمایی کارکردنت هەبێت. بۆی ئەم ڕێبەرە مافی کارمەند دەپارێزی، مافی نەخۆش دەپارێزی، کارەکان ڕێک دەخە، دەسەڵاتەکان جیاواز دەکاتەوە و هەر کەس کاری خۆی دەزانی، واتە ماف و ئەرکەکان بە شێوەیەکی ڕوون طبعاً دیاری کراوە. بە گشتی دەتوانێت بڵێن ڕێبەرەکە لە دوو بەشی سەرەکی پێکاتوە. بەشێکی پێکاتی ناوخۆی میهرەبانیە، واتە لە بەشەکان و ینی ئەقسام و حەداتە تەندروستیەکان لە چی پێکاتوە. هەر کەسە بەرپرسیارەتی خۆی، هەر کەسە ئیشی خۆی دەکا و هەر کەسە ئەرکەکانی خۆی دیاری کراوە، مامەکانی دیاری کراوە لەسەر ئەم ئەرک و کارانە بەڕێوە دەچێتن و مافی پارێزراوە، ئەرچی جێبەجێ دەکە و مافەکانیشی پارێزراوە. ئەمە بەشی یەکەمە کە بۆ هەموو مؤسسەیەک زۆر گرنگ، بەتابەتی بۆ مؤسسەی گوتمان تەندروستی کە و نەخۆشخانە. بەشی دووەمەکەی بریتیە لەم ڕێبەرە باسی ماف و ڕێکار و با بڵین مۆڵەت و حەق و حقوقی کارمەندان و مامەڵەکردن لەگەڵ نەخۆش و بۆیە لەم بەشەشە زۆر بە با بڵین تەفاسیلی بەشێکی ڕێکوپێک بەڕاستی ڕوون کراوەتەوە. مەسەلەن بۆ نمونە ئەگەر نەخۆشێک هاتە لای ئێمە، ئەم نەخۆشە بۆ نمونە کارێکی بجوانی بۆ نەکرا یان گرفتێکی بۆ دروست بوو، بەپێی ئەم ڕێبەرە دەگەڕێینەوە سەر ئەو مەسەر حەقی بۆ دەگەڕێتەوە. ئەگەر دکتۆرێکی بەڕێز کارەکەی خۆی بە جوانی کرد، ئەگەر هەڵەیەک لە کارەکەی ڕوویدا بێگومان ڕێنمای و ڕێکار دادرا و لیژنەی تایبەت دادراوە چارەسەری کێشەکانی بۆ دەکات. کارمەندێک بۆ نمونە حەقێکی خورا لەلایەن بەرپرسێکەوە لەلایەن کەسێکەوە، بۆیە ئەم ڕێبەرە وەکو باسمان کرد دامەزراوی دروست دەکات، شەفافیت دروست دەکات، حەق و ماف دەپارێزی، وەرکەس حەقی ناخورێ و مافەکانی بۆ وەردەگیرێتەوە و دەتوانین بڵین ئەم ڕێبەرە وەکو سەرچاوەیەکیش بەکاربهێنرێ کە لە داهاتوودا هەر کەسێک ویستی نەخۆشخانەیەک دروستکە دەتوانێت ئەم ڕێبەری ئێمە بەکاربێنێت نەخۆشخانەیەکی تەندروست دروست بکات و کە سوپاس بخەوەش دەتوانێت بڵین بەرهەمێکە کە پێشکەش بە خەڵکی کوردستان و ئەو کەسانی لە بواری تەندروستی ئیش دەکەن کە دەتوانن سوودی لێ ببینن بۆ بنیادنانی نەخۆشخانەیەکی نوێ ئینشاءالله. زۆر باش مامۆستا. ئەم ڕێبەرە چ سوودێکی هەیە یا چ کاریگەریەکی هەیە لە دروستکردنی کلتورێکی پیشەیی و ڕەوشتی بە شێوەیەکی چڕتر و دەقیق؟ بێگومان ئێمە لەم ڕێبەرە کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی و
بەهای پیشەیی و میهانی و ئەخلاقیمان تێدا نووسیوە زۆر باش. کە کارمەندان بە شێوەیەکی گشتی پابەند بن پێوە. بۆیە تەسیری زۆر دەکاتن چونکە ئێمە وەکو باسم کرد تۆ لە ناو ئەو دامەزراوەی خۆت دەبی کۆمەڵک پێوەرت بۆی بگەڕێەوە هەر کاتێک هەڵەیەک ڕوویدا هەر کاتێک هەڵەی ڕوودا بەپێی پێوەرەکان مامەڵی لەگە بکەی و هەر کاتێک چاکەیەکیش ڕوویدا باشەیەک ڕودیستان بەپێی پێوەرەکان مامەڵی لەگەر بکەی و هەنگاوی بۆ هەڵبگری. بۆیە تقریبا ئێمە نزیکەی 17 بەهامان داناوە پێوەری پیشەیی و ئەخلاقیمان داناوە کە لەناو ئەو ڕێبەرەیە جێگیر کراوە. بۆ نمونە ڕێزگرتن کە یەکێکە لە بەهاکان و سەرڕای ئەوە یەکێکە مەسە ڕێزگرتن لە نەخۆشێکێکە لە بەهاکانی کارمەند و ستاف میهرەبانی، مامەڵەی جوان لەگەڵ دەوروبەر و پاراستنی زنجیرە کارجێڕیەکان و ئێمە مەسەلەن لە یەکەم ڕێنمایی و بنەماش کارمان لەسەرەوە کوردە کە میهرەبانی پابەندە بە بنەما تەندروستیەکان بەگشتی. باش ئەوە چۆن دڵنیابنەوە ماوەساڵ لە جێبەجێکردنی ئەمەرە لایەن ستافەوە بۆ نەباسی ڕێزگرتنی نەخۆشتان کرد وەڵامدانەوەی پرسیاری نەخۆش بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی ڕێز لە گیراوانە و بەدەمەوە هاتنیان ئێوە چۆن دڵنیابنەوە لەوەی کە ستافی تەندروستیتان ئەم شتە جێبەجێەکە چکۆ مستەشواکە مستەشوایەکی گەورەیە و ستافەکانی ژوو بەڕستان لە بیدایەتەوە ئاماژەتان پێکرد ستافی زۆرن سەیدەلیە تاقیگەیە لەوانە نۆرینگەیە ئێوە چۆن دڵنیابنەوە لەوە؟ بەڵێ ئێمە لە خوارەوە سندوقێکماندانە بە ناوی سندوقی سکاڵا شەکوە. هەر کارمەندێک یاخود هەر مڕاجعێک هەر نەخۆشێک ئەگەر سکاڵایەکی هەبی یان کەم و کورتیەک ببینی یان باڵە هەڵەیەکی بەرامبەر کرابێ ئەتوانی سکاڵەکەی خۆی لە ناو سندوقەکە دابنێ و سکاڵەکان ئێمە مانگانە مەسەلەن سەیری دەکەینەوە بە دواتە چون بۆ زۆری سکاڵەکانەکەین و لەو شوێنێک کە هەڵەی هەڵەکانی بۆ دەجێڕ یاخود هەر ڕاستەو خۆ دەتوانی ئەگەر ڕاستەو خۆ دەتوانی پەیامەکەی بگەینی بە سەرچاوە مرۆییەکان کە هەڵەیە کراوە بە دوواداچون بۆ ئەو هەڵەیە بکرێ و ڕاست بکرێتەوە. و ئێمە هەر لە بابڵین وەکو شێوازێک بۆ وەڵامدانەوەی فیدباچی بابڵین هاوڵاتی یاخود نەخۆش یاخود هەر کارمەندێکی خۆمان کە کردوێتی ئێمە بە دوواداچون بۆ جووری سکاڵاکانەکەین و جارێ تەلەفۆن بۆ هاوڵاتی بۆ نەخۆشەکە ئەکەینەوە مەسەلەن تۆ ئەم سکاڵایەت کردووە مەسەلەن لەم شوێنە یعنی توکە خۆتەزانی هەموو شتێش ئەبێت تحقیق بکرێت تاکید بکرێتەوە ئایا لە ڕاست و دروستی سکاڵاکە بەڵام ئێمە ئەم سیستەمە بەکارێنین یعنی فیدباچی سکاڵاکان ئەدەینەوە دوواداچوونی بۆ دەکەوە لەو شوێنێک کە هەڵەمان کرد چاچێت چونکە یەکێک لەوەی کە دامەزراوەکان بەرەو پێش دەڕۆن بەردەوام کەمە لە میهرەبانی کاری لەسەر دەکەین ئەویش ئەوەیە بەڕاستی بەردەوام گوێ لە تێبینی و ڕخنە و گلەیی و سکاڵاکانی کارمەندان و هاوڵاتیان و نەخۆشەکان دەگرین چونکە بۆ ئەمە یارمەتیمان دەبۆی خۆمان چاکەین. مەسەلەن ئێستا بۆ نمونە وەکو نمونەیەکی واقع مەسەلەن زۆر جار ئەوەمان بۆ دێ مەسەلەن فڵان شوێن پێویستە پاک و خاوێن بی ئیتر ئێمە بەشی تایبەتمان هەیە بۆ ئەم بە کارمەندی تایبەتمان هەیە ئەو بەشە تایبەتە ئاگادارەکەین فڵان شوێن گلەی لەسەرەکە بێ پاک و خاوێن بێت چونکە یەکێک لەو سیمایی کە میهرەبانی پێی ناسراوە پاک و خاوێنیە هەر خۆی لە کەرتی تەندروستی پاک و خاوێنی بابەتێکی زۆر گرنگە لە دینی پیرۆزی ئیسلامیش الحەمدولله سپاس بخوا خوای گەورە پێغەمبەر عەلەیهی سەلام زۆر گرنگی بە پاک و خاوێنی النظافة من الإيمان پاک و خاوێنی و خودی ناو تەندروستی بیترە پاک و خاوێنی. مەمەستمەکو نمونەک باسم کرد بەشێک لە سکاڵاکەم بۆ دوای سکاڵا کراوە مەسەلەن لەسەر ستافێک بە دوواداچوونی بۆ دەکەن لەسەر بەشێک تەمامەن زامنی ئەومان بۆ دەکە کە ئێمە بتوانین ئەم بنەمایی کە دامان ناوە جێبەجێکەین لە ڕێی ئەم سیستەمەوە. زۆر باشە باسی پابەندبوون بە بنەماکانی زانستی پزیشکیتان کرد لەناو میهرەبانیا چۆن گرنگی پێدرا شتەوە چۆنیش جێبەجێکرێ؟ بەڵێ خاڵی یەکەم لە ڕووی بنەما زانستیە با بڵێن نێودەوڵەتیەکان یعنی مەسەلەن ڕێکخراوی جیهانی نێودەوڵەتی ئەوەی کە لە بواری پزیشکی و زانستیە هەر ڕێنماییەک هەر پێوەرێک هەر معایرێک هەر گایدلاینێک کە دەردەچێت لەسەر ئاستی جیهانی مسپاس بخوا با بڵێن لە بەشە پزیشکەکەمان لەوانەیە باسی هەیکەلەکەشمان نەکرد ئێمە لە ناو هەیکەلی میهرەبانی قسمێکی گرنگ و بەهێزمان هەیە کە ئەوش بریتە لە بەشی طبی و مدیرێکی هەیە کە اختصاصی با بڵین سپۆری طبیە بۆمان باسکەن باسی هەیکەلەتی میهرەبانیمان بۆ بکەن و بەشی HR چۆن ڕۆڵ ئەبینێت لەم هەیکەلێتە؟ بەڵێ ئەنجا ئەم بەشی طبیەکە لە بەشە طبیەکە مدیرێکی هەیە مدیرە طبیە مثلا مەرجە ئەم مدیری طبیەکە ئەبێ مەسەلەن پزیشک بێ و ئاستێکی بەرزی لە پزیشکیە هەبێ بۆ پارێزگاری پزیشکێک ئیدارەی بەڵێ ئەو بەشە دەکات یعنی هەموو بەشە طبیەکان لە نەخۆشخانەی میهرەبانی
لە بەڕێوەبەرایەتیەک کۆبووینەوە پێی دەڵێن مدیری طبیە و پزیشکی سەرپەرشتی دەکا بە ناوی مدیر طبی. زۆر باش. بۆ ئەوی هەر هەڵەیەکی پزیشکی هەبێ لێوێ چارەسەر بێت چۆمە اختصاصە بۆی کەسێکتر ئەوەی نەکە. ئەنجا لەوێ ئەومان کردوتە مەرز لە سەئاسی جیهانی هەر ڕێنمایی و ڕێکار و گایدلاینێک دەردەچێ ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی هەوڵ دەدەین جێبەجێکەین و لەسەر با بڵێن بنەماکانی خۆمەجە. بۆ نمونە ئێمە لە مختبەرەکەمان لە تاقیگا یەک لە هەنگاوەکانمان بەدەستێنانی شەهادەی ئایزۆی مختبەریە کە هەنگاوی زۆر باشی ناوە لەم بوارەیەوە کە ئەمیش مەسەلە متمانی نێودەوڵەت منە ئایزۆ متمانی نێودەوڵەتیت پێدەبەخشێ لە ئاستی دروستی پشکنینەکانە لە ئاستی دروستی با بڵێن فاسەکان کە بۆ نەخۆش ئەنجامی دەدەین. بەشی دووەمەکەی لۆکاڵیەکان یعنی هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان کە دەردەچێت نەخۆشخانەی میهرەبانی پێشەنگ دەبێت لە جێبەجێکردنی و پابەندبوون پێیەوە. بۆیە سوپاس بخوا بەردەوام کە لیژنەکان دێن هەر گلەیەک ڕخنەیەک یان شتێکیان هەبێ ئێمە زوو چامان کردووە هەوڵیشمان داوە کە دایمەن بە شێوکی باش سەرکەوتوو بین لە جێبەجێکردن ڕێنماییە پزیشکی تەندروستیەکان و خۆمان داوامان کردووە و لە ئامانجەکانمان لە زیاتر لە چەندین ئامان تاکیدمان کردوتەوە لە پابەندبوون بە ڕێنماییە پزیشکی تەندروستیەکان. زۆر باشە بەها ئەخلاقیەکان سیمایەکی گەش و دیاری میهرەبانی زۆر جار لە نەخۆشەکان یا با بڵین لە خەڵکی دیکە لە دەرەوەی میهرەبانی گوێمان لێ ئەبێت کە ئەڕۆینە ناو میهرەبانی هەست بە غەریبی ناکەین هەست بە مامەڵەی جوانەکەین هەست بە بەهای ئەخلاقی ئەکەین. پێم خۆشە زیاتر لەسەر ئەم بابەتە بۆسن چەند لە بیدایەتیش هەندێکتان ئاماژە پێدام بەڵام ئەگەر دەقیقتر لەسەری وەسن ئێوە وەکو با بڵین HR و سەرچاوە مرۆیەکان چۆن ئەتوانن ئەم بەها ئەخلاقیانە بچەسپێنن لە ناو ستافی تەندروستی خۆتان و ستافەکانی دیکەش بە هەماشێ. بەڵێ ئێمە بەڕاستی ئەو خەڵکی کە ڕوو لە میهرەبانی دەکات بە تایبەتی ئەوەی کە داوای دامەزراندنەکەیان حەز دەکە کار بکە خزمەت بکە لە میهرەبانی ینی بەڕاستی ینی ڕۆژانە هەر ئەو خەڵکی کە دێ ینی ئەو ستافەی کە دێ بۆ لای ئێمە خۆیان باسەکەن کە با بڵین ینی فیدباکی دەرەوەی خۆمان کە وەردەگرین ینی دروستکردنی ژینگەیەکی گونجاو لە میهرەبانی کە ئەمە بەلای ئێمە و زۆر گرنگە یەکێک لە ئەرکەکانی HR بەڕاستی بریتێ لەوەی کە تۆ بتانی ژینگەیەک دروست بکەی ئەم کارمەندە هەست ببوونی خۆی بکە هەست بە ئارامی بکە باوڕ بکە ئێمە کارمەندمان هەیە کاتەکەشی تەوا دەبی ناچێتەوە لێرە ینی وەکو خێزانێکی لێ هاتووە ینی ئێرە وەکو ماڵی خۆی هەست پێ دەکە ینی ناتوانانی کارمەندمان هەیە لە دەرەوە ئەگەر لێرە بڕۆ لەوانەیە موچی زۆر زیاتری پێ بدرێت بەڵام ناڕوە بۆ لەبەرەوەی ژینگەیەک دروست بووە ئارامیەکی دەرونی بۆ دروست بووە. یعنی ئەمەش بابەتێکی زۆر گرنگە بەلای HR-ەوە کە ئیشی لەسەر دەکاتن کە ژینگەیەکی گونجاو بۆ کارمەندەکان دروستکە هەست بە بوونی خۆیان بکەن هەست بە ئارامی بکەن و هەست بکەن کە ئەو خزمەتەی دیکەن شوێنی خۆی دەگرێت و باسم کرد یعنی ئێمە لە هاندانە بەشێک مادیە کە تۆ پارە دەدەی بە کارمەند بەڕاستی بەڵام بەشێکی تری بوونی ژینگەی گونجاوە بوونی هەستکردن بە بوونی خۆیەتی پاراستنی ماف و کەرامەت و ئینسانیەت و ئەخلاق و خۆڕەوشتێتی کە لە میهرەبانی زۆر ئیش لەم بوارە کراوە و ئەم ئەجواء دروست بووە. بۆی بەڕاستی نمونەی زۆرمان لایە کە خەڵک هاتووە یعنی زۆر زار دێتن لای ئێمە ئەڵێن ئێمە حەز دەکەین بە خۆبەخشی لێرە ئیش بکەین بەڵام لە میهرەبانی خۆبەخشی نییە خۆشبەختانە لەبەرەوەی ئێمە باوەڕمان بەوەیە کە خەڵکێک نێرین لێرە بەداخە ینی پارەی نەدەیتێ و ئەم کللتورە خراپە بەڕاستی هەز ناکەین بەرە پێ بدەیت. ئەی بۆ فێربوونتان هەیە؟ بەڵێ بۆ فێربوون ئاساییە چونکە هەر خۆی فێربوون پارێ ئەمە باوەڕمان وایە کە تۆ فێرەبی ینی پارە وەرەگری بۆ چونکە توانەت دروست دەبی بەیانی ئیشت دەست دەکەوی. بۆیە سیستەمێکی تەندروستمان هەیە کە بە بەردەوامی با بڵین خولە تدریبیەکانمان هەیە کە ستاف لە جۆرە جیاوازەکان دێ لە ناو میهرەبانی تدریب دەکەن و لە بەشێکی خۆیان سوپاس بخوا ڕێنمایی و وەردەگرن و فێرە بن. زۆر باشە مامۆستا. گرنگی هەماهەنگی و بەتیم کارکردن لە ناو دامەزراوە تەندروستیەکاندا تا چەندێک گرنگە و بە تایبەتی لەگەڵ ستافی یعنی ستافە پزیشکیەکان لەگەڵ یەکتریا ستافە پزیشکی و تەندروستیەکان لەگەڵ یەکتریا و میهرەبانی تا چەند گرنگی بۆ بابەتە ئەدا و بە تایبەتتر HR و سەرچاوە مرۆییەکان چەنە جەخت لەسەر ئەوە کەنەوە لە ناو ستافەکانی نەخۆشخانەی میهرەبانیە. بەڵێ ئێمە لە ڕێگا جۆرە و جۆرەکان بە تایبەتی لە ڕێگای پێشکەشکردنی سیمینار و لە ڕێگای پێشکەشکردنی خولی تایبەت بۆ ستافەکانمان یعنی وە ڕاهێنانتان هەیە بۆ ستافەکانتان؟ بێگومان ئێمە ڕاهێنان بە تایبەتی ینی دوو جۆر لە سەر بنەمای دوو بعدی سەرەکی ڕاهێنان دەکەین یەکێکیان لە با بڵین سۆڵە سکیلەکان ینی سکیلە
نەڕێن ڕقەکان ئەو سکیلانی کە پێویستی بە شەهادەیە خۆ دەڵێن زۆر سکیلمانەیە سۆفت سکیلمان هەیە سۆڵت سکیلمانە سکیلە ئەوانەی کە پێویستە هەر کارمەندێک کە لێرە وەرە گیری پێویستە بڕوانامەیەکی هەبێ کارمەندێک لە نەخۆشخانەی میهرەبانی بەبێ بڕوانامە وەرناگیرێ باش ئەمە کردوانە مەرجێک کە تۆ بێت توانایەکت هەبێ وایە ئەمە بەڵام لەمە گرنگتر بەشی دووەمی با بڵێن ڕاهێنانەکانمانە کە سۆفت سکیلی پێ دەڵێن واتە مەهارە و توانە نەرمەکان کە هەموو کارمەندێک لە دنیای ئێستا زۆر ئیشی پێیە و لە کۆمپانیەکانە زۆر تەرکیزی لەسەر سۆفت سکیلەکان دەکرێن واتە ئەو مەهارە و توانە نەرمانەی کە کارمەند پێویستیتی بۆ نمونە چۆن پەیوەندی دەکات چۆن هەماهەنگی دەکات چۆن کێشەکانی خۆی چارەسەر دەکات چۆن بە شێوەیەکی بیرکردنەوەیەکی داهێنارانە مامەڵە دەکات چۆن لە کارەکەی کەسێکی سەرکەوتوو دەبێ یعنی زۆرە بۆی گونجاندنی لە ناو ژینگەکەی بە تیم کارکردنی لە بۆستافەکانەکە ئەم سکیلانە مەهارانە ئێمە بە خولی تایبەت دەدەین بە کارمەندەکانمان یەکێک لەوانەیە کە کاری لەسەر دەکەین باسی تیمە تیمۆرکینگە چونکە ئێمە کو باسم کرد لە هەیکەلەکەمان بەش و ئەقسامی زۆرمان هەیە لە میهرەبانی یعنی میهرەبانی لە کۆمەڵێک مدیریات پێکاتوە لە خوار ئەم مدیریاتانە کە لەسەر سێ بۆعدی ڕئیسیدا بەش بوونە کە طبیە پزیشکیە ئیداری و کارجێڕیە و حسابیە ئەوەی کە لە بەشە با بڵین هەر یەک لەو بەشان کۆمەڵی ئەقسامی هەیە یعنی ئەو مدیریەتان کۆمەڵی ئەقسامی هەیە هەر قسمێک هەر بەشێک بەرپرسێکی خۆی هەیە لە ڕووی طبیە لە ڕووی علمیەوە و بەرپرسێکی تری هەیە لە ڕووی ئیداری و سەرچاوە مرۆیەکانەوە کە ئیداری کارمەندەکانی دەکەن زۆر چاک واتە تەقسیماتەکە بەم شێوە و لە نێوان هەموو کارمەندەکان و بەشەکان ئەبێ ئەم هەمانجی و تەنسیقە هەبێ چونکە بۆ هەموو شتێک مربوطە بەیەکەوە تەمان ئەگە تەنسیق نەبێ ئێمە ناتوانین ئامانجەکانمان پێچین ناگەین بە بۆیە لە ڕێی دەورەکان لە ڕێی کۆبوونەوەی بەردەوام و کۆبوونەوە خولیەکانمان ئێمە بەردەوام هەوڵی ئەم تەنسیق و هەمانجی پێکەوەبوونە لە نێوان بەشە جیاوازەکانی ناو میهرەبانی و کارمەندان دەدەین زۆر چاکەمەوە سا بەرژەوەندی گشتی دامەزراوە دەبێت لە پێش بەرژەوەندی تاکە کەسیەوە بێت سەرچاوە مرۆیەکان چۆن ئەم شتە ئەچەسپێنێت بەڵێ تەمان ئەمە یەکێکە لە بنەما و با بڵێن ڕێکارە گرنگەکانی نەخۆشخانەی میهرەبانی باشە بەرژەوەندی گشتەکەی زاڵ کرد بۆ ئەوەی ڕێگە نەدەین ئێمە یعنی با بڵین ئیستیغلال دروست بێ لە میهرەبانیە بە ناوی پێگا بە ناوی یعنی هەر ناوێکە بۆی ئەم با بڵین بنەمایەکی گرنگە چونکە من دەکرێت خۆ دەزانی لە مؤسساتە وایە زۆر جار هەیە مەسەلەن بەهۆی پێگەیەکەوە بەهۆی دەسەڵاتێکەوە ممکنە مەسەلەن یعنی جۆرێک لە خۆ فەرزکردن ئەمە دروست بێ بەڵام سوپاس بەخوا هەر بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەش زۆر زەخت لەوە دەکاتەوە کە لە میهرەبانی ئەبێ دادپەروەری هەبێ و نابێ کەس مەسەلەن بەپێی بەرپرسیاریەت و ئەوەی کە بۆی دیاری کراوە لە سەلاحیەت و لە ئەرک و مەهامەکانی و لە دەسەڵاتەکانی وە کەسێکە دەسەڵاتەکانی هەیە دەتوانێت ممارەسە و دەسەڵاتەکانی خۆی جێبەجێ بکە بەڵام ئەم دەسەڵاتی هەیە بۆ لە بنە ڕئیس قسمێکمان هەیە مدیرێکمان هەیە بەڵام نابێ ئەم شوێنی خۆی بەکاربێنێ بۆ بەرژەوەندی خودی خۆی یاخود ئەدەوات و پێداویستەکانی ناو نەخۆشخانە بەکاربێنێ یاخود پەیوەندێکی ناتەندروست دروستکە لەگەڵ دەرەوەی نەخۆشخانە هەموو ئەوانە لە نەخۆشخانەی میهرەبانی بەڕێنمایی ڕێکخراوە و ترتیب کراوە و قەدەغە کراوە و بۆ ئەوی بەرژەوەندی گشتەکە پارێزراوە بێ نەخۆشخانەی میهرەبانی حەسانەیەکی بۆ دروست بێ چوەکو باسمان کرد ئەمانەتێکی گەورەیە نەخۆشخانەی میهرەبانی بێزگەلەوەی کە ڕاستە دیوێکی ئەوەیە کە ئیستیسماریە بەڵام دیوێکی ئەمانەتێکی گەورە لەسەر بەڕێوەبەرانی نەخۆشخانە و ستافی ئیداری نەخۆشخانە هەیەکەویش ئەوەیە ئێمە خەڵکێکی زۆر باوەڕ و سیقەی بە نەخۆشخانە کردووە و پارەی خۆی خێناوە دایناوە دەوێتی بگاتش بەتابەتی بەشە خێریەکەی ئێمە خەریکە بەشە خێریەکەی نیوەی زیاتری میهرەبانی لە خۆ بگرێت کە ئەمە ژواتە ئەوەیە کە ئەمانەتێکی گەورە لەژێر دەستی ئەو ستافەیدایە لەژێر ئەوەی ئیدارەکەکەن بۆیە بۆیە ئەم خاڵەگە سەیر بکەی پارێزگاری لە مافی ئەو خەڵکە دەکا کە متمانەی کردووە پارەی خۆی هێناوە دەوێتی لەو ڕێەوە سەرچاوی خێری دەستکەوێت چونکە ئێستا خەڵکەکەیە پارەی داناوە بەس چاوەڕی خێرەکەیە خێری دەست دەکەوێت بۆی کەسێک دەوێت پارێزگاری لەم خێری بکە بۆ ئێمە بەشش تایبەتمان هەیە بە ناوی ئەم خێریە کە پارێزگاری دەکاتن و بە شێوەیەکی شەفافانە و بە شێوەیەکی بۆ یەکێک لە مەبەداەکانی ترمان شەفافیەتە لە ناو نەخۆشخانە و ئەم بەشەی کە ئیشی ئەم ئەیە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک بەسەڵەن ئیش لەسەر ئەم بابەتە دەکات بۆیە بەدامەزراوی کراوە و ئەم خاڵەش ڕێگری دەکە خوانەکە بەیانی کەسێک بتوانێت بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی وەکو مرۆڤ تووشی هەڵەیەک بێ بەکاری بێنێ یەکسەر ڕێبەرەکە ڕێگری لێ دەکاتن و لەوێوە نالێ تووشی حاڵەتە زۆر باشەوە ساحر لەو ڕوانگەیەوە
ئێوە لە میهرەبانی چۆن سنووری دەسەڵاتی کە کارگەڕیەکانتان پاراستووەتەوەکو ئەرک و بەرپرسیارەتەکان تێکەڵ بە یەکتر نەبن؟ بەڵێ وەکو باسم کرد بەپێی ڕێبەرەکە لە ڕێبەرەکە لە بەشی یەکەم کە بەشی لەوائحە هەموو بەشەکان طبعا تۆمار کراوە پێکاتەکەیان سروشتی کارکردنیان و ئەرک و بەرپرسیارەتەکانیان بۆیە هەر کە ئەرک و بەرپرسیارەتی دیارە ئۆتۆماتیکیان لەگەڵ ئەوی تر تێکەڵ نابێت چونکە بەرپرسیارەتەکانیان لەناو ڕێبەرەکە دیاری کراوە هەر کە بەپێی ئەوە لە هەر شوێنێکیش ئەگەر گرفتێک دروست بووی ئەمە بە تەنسیق و هەمانجی چارەی دەکەین بێگومان. زۆر باشە مامۆستا. بێمە سەر ڕێکارەکانی وەرگرتنی کارمەند لە نەخۆشخانەی میهرەبانی کە پرسیارێکی زۆر لەوانەیە ڕوبەڕووتان ببێتەوە ڕەنگە جارجار لەوانەیە کەسێک بۆ سەردانی لای پزیشکی هاتبێ بەستر هاتبێتە لای ئێوە دوێتی بەشێکی پزیشکیم تەواو کردووە بەشێکی تەندروستیم تەواو کردووە چۆن نتوانم ببم بە بەشێک لە میهرەبانی ئێوە تا چەند دەرگاتان کراوەیە بەڕووی کەسانی لێ هاتوو بە ئەزمونەوە بەڵام لە پاڵیشیا چ ڕێکارێکتان هەیە بۆ ئەوی ئەم کەسە وەربگیرێ؟ ڕاستە یان زۆر جار پێتانڵێن لە میهرەبانی گەر ئاوانە بیوەرناگیری ئاوانە بی ئەمە چۆنە؟ ڕاستە والله جارێ سەرەتا مەهەر سوپاسی تەواو هەموو خەڵک بەگشتی و ئەو بەڕێزانەی کە مەسەڵەن خۆشەویستی میهرەبانینە و بەعام میهرەبانیان خۆشەوێ و حەز دەکەن خۆیان لێرە ببینەوە ئیش بکەن طبعا و ئێمە هەوڵ دەدەین تا ئەوەندەی بتوانین لە بەرچاوگرتنی ڕێنمایی و ڕێکارەکان هەر کەسێک توانای هەبێ بتوانێت لە میهرەبانی کار بکە. بۆیە یعنی نایشارینەوە فشاری زۆرمان لەسرە بەڕاستی یعنی تەڵەب و داواکاری زۆر زۆرمان دێ بۆمان دێ تەڵەب بکرێ بەڕاستی بە تەلەفۆنات تەمان زەی دڵخۆشیە وەکو باسم کرد بەڕاستی بەشێکی بۆ بزانە بە مادیەکە نییە کە مەواز دەکەم بەشێکی بۆ ئەو بیئەیە کە لە میهرەبانی هەستی پێ دەکرێت بۆ ئەو ڕێنمایانە کە میهرەبانی دەری کردووە بۆ ئەوەی کە مافی ئەو کارمەندە بە هەردوو ڕەگەزەکەی و پارێزراوە دەبێت کەەوە جێی دڵخۆشی و دەستخۆشیە. ڕێکارەکانی وەرگرتنی کارمەند بۆ هەموو یعنی خەڵکو و بەتایبەتی ئەوانەی کە حەز دەکەن لە میهرەبانی کار بکەن ئێمە تەمان سەرەتا بۆ وەرگرتنی سیڤیەکان با بڵین پارکۆردێکی دیجیتالی ئەلکترۆنیمان دروست کردووە ئەبێ لەو ڕێەوە تەقدیم بکرێت. زۆر باش ینی کابرافی سیڤی خۆی دەبی تەقدیم بکاتن ئەمە بەڵام هەر تەقدیمکردنی سیڤی مەرج نییە بۆ وەرگرتنی کارمەندەکە ئەبێ لەدوای ئەوێ مەرجەکانی تیابێ یان دەکرێت کابرا سیڤی بەڵام مەرجەکانی تیانە بێ مەرجەکانی تیابێ و مەرجەکانیش بە چاوپێکەوتن ئێوە لەو مەرجانە دڵنیابنەوە سەرەتا پێش چاوپێکەوتن لەوانەیە هەر لە سیڤیەکە کە تەقدیمی کردووە ئێمە چێکلیستێکی دەکەین پێدا دەچینەوە بەشێک سیڤی لەوێ مەسەلە ممکنە نەپەڕێتەوە با بڵێن ینی با بڵێن نەچێتە خۆی دوای بۆ نمونە ئێمە لە ڕێبەرەکەش دیاریمان کردووە بە پێی جۆری بەشەکان بۆ نمونە هەندێک توانە و هەندێک بڕوانامە تەشخیص کراوە بۆ ئەو بەشە مثلا ئەگەر کەسێک لەم بەشە بۆ نمونە کەسێک بۆ تاقیگە مختبەر تەقدیم بکە لە مەقومە دەبێ بە کەلێرۆسی هەبێ لە بەشی مختبەر بە کەلێرۆسی هەبێ بەپێی ئەو لە کولیاتەکان بەشی جیاوازەیە ئێستا مەسەڵەن شیکاری نەخۆشیە کیمیایە بایۆلۆژی ئەبێ بە کەلێرۆسی هەبێ یامەسەکە دیبلۆمی هەبوو یعنی ئەو شەرتەکەی تێدانیە بۆ ئۆتۆماتیکیان لە سیڤیەکەی کە نووسراوە دیبلۆم ئیتێکسەکە مەسەلەن ئاو دەکرێت یعنی ئەوە مەرجی تێدانیە نەتوانەکە یعنی ئەوە نیە بۆیە بێ مەرجەکەی تیابێ کە لە مەرجەکە دەپەڕێتەوە مەسەلەن ئێمە لیژنەیەکمان هەیە لیژنەی دوای چێککردنی سیڤیەکان لیژنەی چاوپێکەوتن دوای سیڤیەکان ڕێک دەخاتن و چاوپێکەوتن ئەنجام دەدا لە چاوپێکەوتنەکە یعنی دوو بعدی سەرەکی لە بەرچاو دەگیرێ لە وەرگرتنی کارمەندە میهرەبانی بەشێکیان ڕەهەندێکیان بریتیە لە ڕەهەندی کەسایەتی و بەها و خوڕەوشت و مەسەلەن شخصەتی ئەم کەسەی کە دێ کار دەکەن باگراوندی بەلای ئەمە زۆر گرنگە چونکە ئێمە باوەڕمان وایە ئەگەر کەسێک وەکو خودی خۆی وەکو مرۆڤبوونی خۆی کەسێکی سەرکەوتوو نەبێ لە پیشەکەیشا کاریگەری لەسەر دروست دەبێ مەرج نییە کەسێکی سەرکەوتێ بۆی ئەم بوعدی کە باسی باشی ئینسانەکەیە پێش چوونە ناو پیشەکەی کە ئێمە تەرکیزێکی زۆر لەم بوارە دەکەین هەر لەو ڕوانگەیەوە مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسێک تەقدیم کە بۆ میهرەبانی مەسەلەن جگەرە بچێشێ ئێمە بێ زۆر تەرکیزی لەسەر بکەین مەسەلەن بۆ وەرناگیری هەر کەسێک لە نەخۆشخانەی میهرەبانی ئێوە چۆن دڵنیە ئەبنەوە لەو شتە بەڵێ تەمان یەکەم جار ئێمە بە پرسیاری دەکەین سواز بۆ خوا خەڵکی ئێمەش خەڵکی مسلمانە ئەوەیە هەیە خۆی دانی پێدادەنێ زۆر باشە نمونەیەک بێنینەوە خۆشەیانی هەر بۆی نمونەیەکی واقعی من لە چاوپێکەوتنێکە
مقابلەی کەسێکمان کرد بەڕاستی هەموو مەرج و شورتەکانی تێدا بوو باشە ئەو گونجاو بوو بۆ میهرەبانی بەڕاستی لە پرسیاری کۆتایی کە وتمان جگەرە ئەچێشی گوتی ئەرە وڵات جگەرە ئەچێشم ئیتر لەبەر ئەم مەرجەی کە جگەرە ئەچێشی ئێمە وەرمان نەگرت لە نەخۆشخانەی میهرەبانی ڕاست وەجاریش هەیە بەڕاستی هەیە دەڵێ من دەیکێشم بەڵام مامۆستا هەر چاوەڕێمە یعنی تەرکی کەم کەسێک یارمەتیم بدە وسپاس بۆخوا ئێمە لە ڕێی ئێجارەوە هاوکاری خەڵکێکمان کردووە کە جگەرەکەی تەرک کردووە بۆ من هاتووە تەقدیمی کردووە مقابلەمان کردووە مەرجمان بۆ داناوە بە تەدریجی بە ئوسلوبێکی هەم علمی و هەم پەروەردەییانە چەند مانگێکمان بۆ داناوە و متابعەمان کردووە و لە کۆتاییەکەی جگەرەکەی تەرک کردو و ئینجا قبوڵمان کردووە مەسم ئەوە یەکێک ئەوەیە بۆ کچان ینی ئەمە مەرجێکمان داناوە باڕوونکردنەوە بدەین بۆی خەڵک بە هەڵە تێنەگا زۆر چاکە لای ئێمە مەرز نییە با بڵێ ینی ئەوەی کە لە چی لەسەرنی هەر بەڕێزە ممکنە ئینسانێکی زۆر ڕێک و پێکەوە بێ بەڵام ئێمە دەڵێ ئەمە مەرجی ئێمەیە ڕاست وەکو چۆن ینی تۆ ئەچی بۆ هەر شوێنێک مەرجی هەیە مەرجی خۆی هەیە وەکو چۆن مەرجێکی بڕوانامەمان داناوە ئەبێ بە کەلۆرۆسی هەبێ بەرە لە قسم لە بەشێکی تایبەتە مەرجێکمان داناوە ئەوەی کە دێ بۆ لای ئێمە بێ لە چک دار بێ ینی پۆشتە بێ با بڵێن دەکرێت شوێنێکی تر مەرجی تری دانابێ بە عکسی ئێمە وایە گرنگ ئێمە ئەوە کەمان حڕین لەوەی خۆمان پێی لەواری خۆمان ئەمە بەشێکە زائیدەن ئەبێ خوڕەوشتی تعاملی مەسەلەن حتى ئەوسی ینی شتێکمانە پێ دەڵێن سیفاتی خودی ئینسانەکە مەسەلەن نەرمونیان بێ مامەڵەی خۆش بێ گفتوگۆی باش بێ ڕێزی نەخۆش بکرێ کە لە بەهاکانە شتێکمان هەیە پێی دەڵێن میهرەبانی ئێمە هەوڵدەین کارمەندەکانمان سیفاتی میهرەبانی تێدا ڕەنگ بداتەوە جوانە چونکە بەڕاستی خۆت دەزانێت ینی میوان خان کە نەخۆش دێ دەتوانێت 150 چارەسەرەکەی دەرونیەکە دروست کاتێک تۆ کارمەندێکت هەیە دەتوانێت و دەزانێت و تدریب پێکراوە کە پێشوازێکی جوان لە نەخۆش دەکا و مامەڵی جوانی لەگەڵ دەکا نەخۆشەکەڵە چاک بوومەوە ئەلە چاک بوومەوە وەر بە قسەیە جار هەیە خاستان لە وڵاتی ئێمە لە کوردەواری خۆمان 150 چارەسەرەکان وتەیە قسەیە درست ینی تۆ کە قسەیەکی خۆشی لەگەڵ دەکەی بەئارەسە ئەمە زۆر گرنگە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەلام دەفەرمێ کەلیمەت الطەیبە سەدەقە سەدەقەش ئەزانین کە ئینسان سەدەقە دەکا پێغەمبەر لە حەدیثێک دەفەرمێ نەخۆشەکانتان چارەسەر بکەن بە سەدەقە کەواتە وشەی جوان وشەی خۆش و پێشوازی جوان و ئارەستە و پێشوازیکردنی نەخۆش لە ڕووی دەرونیەوە بەشێکی چارەسەرە بۆی ئەمە کار لەسەر کارم بۆی ئەو کارمەندی دێک و باسم کردی کە لە مەرزەکان ئەوەیە کە بێ بتوانێت تەحملی زۆر بێ مامەڵەی جوان بکە ینی حەزم لێ بزانی هەر مامەڵەیەکی ڕەگ لەگەڵ نەخۆش سزای لەسەرە لە میهرەبانی و ئێمە کارمەندمان بان کردووە و سزامان داوە بۆ ئەوی بە تووڕەیی مامەڵەی کردووە قسەیەکی ڕقی کردووە طبعا دوای ئەوەی کە ئەوەشمان کردووە قسە ڕقی لەوەی زەختێکی زۆری لەسەر پاڵەپۆستۆی زۆری لەسەر بەڵام ئێمە لە مەرجەکان دەڵێن دەتوانێت لە ژێر پاڵەپۆستۆ ئیش بکەیت چونکە ئێمە نەخۆشمان زۆرە خەڵک زۆر ڕوو لە میهرەبانی دەکەن بۆیە لەوێش ئەمەمان کردوتە مەرج کە بێ ئەم کارمەندە توانە و تەحملی هەبێ و ڕێزی نەخۆش بگرێ و لەگە دەوروبەر باش مامەڵە بکە و یەکێکە لە پێوەرەکانی هەڵسەنگاندن بۆ کارمەند ئەگەر فیدباکی زۆر لەسەر بێتەوە کە مامەڵەی باش نییە لە هەڵسەنگاندنی ساڵانە دەرەجە وەرناگرێ ینی دەرەجەی کەم وەرەگرێ و ممکنە لە کۆتایی ببێتەوەی کۆتاییێنان ڕۆژەکەی زۆر باشە مامۆستا باسی هەڵسەنگاندن تا کرد ئێوە چۆن هەڵسەنگاندنی کارمەندانەکەن و چۆنیش دڵنیا بنەوە ئێستا بۆ نمونە کۆمەڵی بابەتتان باس کرد لە چاوپێکەوتنە لەوانەیە بیکەن لەگەڵ ئەو کەسێک کە ڕوو لە میهرەبانیەکە بۆی لێرە دەست بکات بەکارکردن لە چاوپێکەوتنەکە بە تەواوی بکەین بەشێکمە باس کرد کەمێک ئەومان کرد بووە ئەو بەشەی گوتمان لە بەعدەکەی کە بەعدی ئینسانیەکەیە کە بێ ئەم کارمەندە ئەو بەعدەی تیابێ بەڕاستی تەرکیزی لەسەر دەکەین چونکە ئێمە وەکو باسمان دوای پێویستە خزمەت بکە خزمەتی خەڵک بکە خزمەتی هاوڵاتی و نەخۆشەکان بکە بەشی دووەمەکەشی زانینی علمێتی ئیشەکەیە يعني مثلا ئەم بەشەکە HR زۆر تەرکیزی لەسەر دەکا لە لیژنەکە هەر بەشێک لە نەخۆشخانەی میهرەبانی بەرپرسێک و مستەلیمێکی هەیە دێ لە مقابلەکە بەشدار دەبێت لە جانبە علمیەکەی و جارێ ئێمە کەرستەکان دێنین بۆ نمونەگەن کە نێرسێک وەردەگرین هەموو پێداویستانەی نێرسین کە کانونەکمان بۆ کانونمان بدا ئەمە چیە جار هەیە علمیان مەسەن نیو سعات بەس پرسیاری علمی بێ دەکەین بۆی لە علمێتەکە دەرچی بۆیە ینی سوپاسی ئەوانە دەکەین کە دێن وەردەگیرەوە ئەوانش کە وەرناگیرێن دەبی ئەوها بزانن چونکە ئێمە دەوێتمان کارمەندەکە
بە مواصفاتێکی باش وەربژێریە و بتوانێت بۆیە دوای ئەوەی کە لەوێ دەرچوو با بڵێن ئەگە دەرنەچوو طبعاً ئەوە کۆتایی یعنی چاپێکردن کۆتایی دێ لە مەسەل لەوانەی تر با بڵێن کەسێک دەرەچێت دوو کەس دەرەچێت قۆناغی دوای دەرچوون لە مقابلەکە دەرچووی تر تەواو نەخێر زۆر باش کە لە مقابلەکە دەرچویشتن تەواو نەبووە قۆناغێکی تر دەست پێ دەکات قۆناغی تێستە ئێمە دوو با بڵێن دەتوانین بڵێن دوو تێستمان هەیە قۆناغی تاقیکاریە قۆناغی یەکەم تێستێکی سەرەتاییە نزیکەی 10 ڕۆژێک دەخایەنێ زۆر باشە لەو 10 ڕۆژەیە ئەم کارمەندە بزانین ئایا گونجاوە بۆی ئەو شوێنە دەگونجێ خۆی دەگونجێنێ لەگەڵێ و ئێمە ئایا میهرەبانی تەقبولی دەکات وانچکۆ حساب کە جسمێکی غەریب هاتۆتە ناو میهرەبانی جارێ ئەو خۆی ناتوانانی خۆی بگونجی یان میهرەبانی قبولی ناکات چونکە لە تێستەکە دەرناچێ و ئێمە فیدباک وەرەگرین لە بەرپرسی بەشەکان مستەلیمەکان لە دەوروبەرەکەی کە فیدباکەکەی هاتەوە ئەگەر فیدباکی دەرنەچوو کۆتایی پێدێ لە تێستی یەکەم ئەگەر لە فیدباکەکە دەرچوو یعنی ئەوە بوو دەستێتە تێستی دووەم 2 مانگە بەموچەوە لە ماوەی 2 مانگ یعنی 7 ڕۆژ کارمەند لە تەجریبیدا دەبیت و حەزم لێشە بزانی لە مانجی دووەمی کۆتایی ڕۆژەکان کارمەند هەبووە کۆتاییمان بەڕاژەکەی هێناوە لەبەرەوەی دەرنەچووە لە پاش ئەو 2 مانگە ئەگە دەرچوو ئەو تێست تەواو دەبێتە کارمەندێکی هەمیشەیی بەڵام هێشتان هەر تەواو نەبووە زۆر باشە کە تێستەکەی تەواو کرد دامەزرا فەرمانی بۆ دەردەکرێت بێگومان بە ڕسمی دەبێتە کارمەند طبعاً کە فەرمانیشی بۆ دەکرێت ئەویش سیستەمی HR بە شێوەیەکی ئەلکترۆنی ناوی دەچێتە ناو قائیمە و دەچێتە ناو بەشەکەی خۆی و کۆدی بۆ دادەندرێ و کە فەرمانەکەی بۆ دەرچوو دەچێتە لە بەشی IT پەنجەمۆری دەکاتەوە واتە تۆماری پەنجەمۆری بۆ دەکرێت چونکە پەنجە لە میهرەبانی سیستەمی پەنجەمۆر جێبەجێ دەکرێت لە هاتوچوونە دروست و مافەکانی وەردەگرێت هەموو مافێک لە نەخۆشخانە هەیە چونکە کۆمەڵێک مافمان هەیە ئەوش فرسەدە هەرباسی بکەین بۆ نمونە کارمەند حەقی خۆی هەیە لە داشکانی بۆ دەکرێت مەسەلەن لە مەوزوعی خواردنە لە یا هەر سبەینی هەر بەشەکانی نەخۆش هەر ڕێکارێک ڕێنمایەک هەر بەخششێک لە میهرەبانی ئەوش دەزم کە بۆ کارمەند شمولی دەکات زۆر باش دوای ئەوە کە بەردەوام دەبێت لە ئیشەکەی خۆی هەر فیدباچی لەسەر دوای 7 ڕۆژ دوای 7 فیدباچی لەسەرە تەقیم دەکەی هەڵسەنگاندن دەکرێت خوانەکە ئەگە هەڵەی کرد نەیتوانی لە ئیشەکەی خۆی بەردەوام بێ بێگومان بە چەند ڕێکارمان هەیە یعنی یەکسەر ئەوەی دێنێ بە پێی ڕێکارەکان مامەڵی لەگەڵ دەکرێت هەڵە شتەکانی زۆر بۆ پێی ئەو ڕێکارانە دووبارە باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمایە کل ابن آدم خطاء وخير الخطائين التوابون ئەکرێ ئێمە بڵین هەر کارمەندێک هەڵەیەکی کرد لە میهرەبانی تر تەواو ئێوە مامەڵاکەن دیسان ئێمە ڕێبەرمان هەیە بەسەر ڕێبەرەکە وکو باسم کرد ئەو ڕێبەرە ڕێکارەکانی ڕێخستنی بەرزەفتەکردنی کارمەندانی ڕێخستووە تقریبا 6 قۆناغمان هەیە کارمەند حتا بەڕێ دەکرێت یعنی مەسە خاڵی یەکەم ئەگەر کارمەند هەڵەیەک کرد لە میهرەبانی ئاگادارەکرێتەوە باش لە ڕێی بەرپرسەکەیەوە ئەو هەڵەیەت کرد دووبارە مەکەوە ئەگەر دووباری کردەوە بە نووسراو ئاراستەی دەکرێت ئەگە دووباری کردەوە ئاگادارێکی بەهێزترەکرێت سەرسەنش دەکرێت ئەگەر هەر بەردەوام بوو لەسەر هەڵەکانی تەوان بەپێی ڕێمایی و ڕێکارەکان عقوبەی مادی دەدرێت ئەگەر هەر هەڵەی کرد مەسەلەن ئینزاری کۆتاییدا ئاگادارکردنی کۆتایی دەبێت ئەگەر هە بەردەوام بۆ ئینجا یعنی ئێمە 6-7 قۆناغی لەگە دەبڕین ئەویش حیفاظان لەسەر ئەوەی کە پارێزگاریکردن لە نەخۆشخانە و لە هاوڵاتیان و لەوە خۆ دەزانێت هەموو شوێنێک ڕێکار و ڕێنمایی ئەوەش دیاربی لە هەمان کاتیشدا گرنگیدان بە کەسایەتی و مافی کارمەند چونکە ئەوانەکەی ئیشەکە خۆ دەزانی یعنی ئێمە سیستەمی HR و ضرورە لە هەموو شوێنێک بە شێوەیەکی دروست بێت بەڵام ئەگەر هاتوو کارمەندەکە عقوبەیەک درا یاخود بەڕێکرا یعنی ئێمەش ئینسانین وایە لیژنەکە هەڵەی کرد حەقی خوارد طبیعیش دوای هەر دەبیتن لە مواساتە ئێمە بەپێی ڕێبەرەکە ئەم کارمەندە حەقی دووبارە پێداچوونەوەی هەیە بە لیژنەکە بۆ اعتراض دەنووسی اعتراضەکەی دەگەینتە HR لیژنەی لەسەر پێک دێنی لە بڕیارەکە دەکۆڵێتەوە ئەگە بڕیارەکە با بڵین بە تعسفێک درابێ حەقی خۆرابێ هەڵەیەکی تیابێ مافەکە گەڕێتەوە بەدڵنیاییەوە حاڵەتشمانەیە کراوە بە دوواداچوونمان بۆ کردەوە مافەکەمان زۆر ئەمە ڕێکارەکانە دواتر لە کۆتایی ساڵ یەکشت ماوە باسی بکەین ئێمە لە کۆتایی ساڵ هەڵسەنگاندن بۆ کارمەندەکان دەکرێت لە باشی و تەندروست بۆی بەردەوام لە ئەبدەی دابن ئەگە پێویستی بە خول تا کارمەندمان هەیە لەوانەیە تواناکەی ئەو نەبی خول بەعام خولی بۆ دەکەینەوە خول هەم بۆ بەرزکردنەوەی توانایە هەم بۆ تەطویرە باش خولەکانتان ماوەسا خولە ڕاهێنانەکان ئایا تەنها
لەو ڕوانەی کە باستان کرد لە سکیڵەکانە خول ئەکەنەوەیان نەخێ بە پێچوانەوە خولی تەندروستیش ئەکەنەوە بۆ کارمەندەکانتان یا بۆ نمونە سیمینارات ئەگەر پێویستیان بوو هەر لەلایەن ستافی بۆ نمونە پزیشکێکە بۆ ئەوانی تریا بۆ نە بۆ مقیمەکان یا بۆ نە سەرۆکی پەرستارەکانە بۆ ئەوانی تر ئەمە خولەکانمان جۆرا و جۆرە خولی زانستیش دەکەینەوە مەسەڵەن بۆ نمونە خولەکەینەوە بۆ بەرزکردنی ئاستی زانستی یعنی ئەوە خولێکی تایبەتە علمیە بۆ زانستی کارمەندانمان و خول دەکەینەوە مەسەڵەن لەوانە ئیداری بی خول لەو کوبام سۆفت سکیلەکان دەکەینەوە تەعامل و کۆمیونیکیشن و چارەسەری کێشە یعنی جۆرا و جۆرە هەموو ئەو پێداویستیانەی کە ستاف پێویستیتی بە بەردەوام خولیانەوە دەکەین هەموو لایەنەکانی ستاف بەرەو هەموو لایەنەکان خۆ دەزانین خول زۆر گرنگە یعنی مؤسساتی دنیا ئێستا لە ڕێی خولەوە توانەکانی بەرەو پێش دەباتن و مامەڵەی دروست لەگەر هاوڵاتیان و توانای کارمەندەکانی خۆت کە بەرز دەکەیەوە ئەمە مانای وایە تو ئەم نەخۆشخانەیە ئەم مؤسسەیە بەردەوام لە ئەپدەیت و بەرەو پێشچووندایە زۆر باشەوەسە تا چەند گرنگی ئەدەن بە پۆشاکی فەرمی ستافەکانتان لە نەخۆشخانە طبعاً بە بڕیار و بڕیاری نەخۆشخانەی میهرەبانیە هەموو ستافێک دەبی پابەندی جلوبەرجی فەرمی نەخۆشخانە بێ وەگە ستافێک نەپۆشی تەمەن بێگومان ئاگادار دەکرێتەوە دووبارەی کردەوە بەپێی ڕێکارەکان بانگ دەکرێت و سزاکان دەستە باری ڕێکاری سزاکانەوە زۆر باشە ئەی زۆر باسی باجێکیان ئەکردیانەوە باج لە نەخۆشخانە ئەم باجە کە ئێستا دروست کراوە بۆ هەموو کارمەندانی نەخۆشخانە من خۆشم یعنی هەر بە هەماشەوە ئەم باجە گرنگی چییە لە لای ئێوە وەکو HR بۆچی پێویستە زۆر پێویستە چونکە بۆ نمونە با بڵێن هاوڵاتیەک دێ نەخۆشێک دێ یعنی بۆی بزانێ ئەم کارمەندەی ئێمە باجی بەستاوە بزانی یعنی پۆستەکە و پۆزیشنەکەی چییە وەنیە کارمەندە مەسەن بەرپرسە وای مەخۆم بزانین ئەمە لەوێ ئەوەی دەکاوە شێوازێکی پیشەیی و ئەکادیمی و با بڵین تەندروستیشە بۆی هەموو ستافەکانت ناسراون بازیان هەیە ئەمانە میهرەبانین و ئەمانە ئەناسرێنەوە و ئەمە ئیشەکانی خۆیان جێبەجێ دەکەن و پابەندی ڕێکارەکان دەبن و بابەتێکی گرنگە و جۆرێکە لە ئەتەکێت و پیشاندانی جۆرێک لە ئەوەی کە تۆ لە نەخۆشخانەکەت سیستەمێکت هەیە لەسەری دەڕۆی ڕێکارێکت هەیە لەسەری دەڕۆی و کارمەندان پابەندی ئەم ڕێکارانەنا زۆر باشەوەسە پاراستنی نهێنی نەخۆش و نووسرا و دۆکیۆمنتەکانی بابەتێکی هەستیار و گرنگە HR تا چەنە گرنگی بەم بابەتە ئەدات طبعا یەکێکە لە ڕێکارە گرنگەکان کە ئاماژەمان پێداوە طبعا موضوعی پاراستنی نهێنی نەخۆش خۆ دەزانی لە نەخۆشخانە هەرخۆ ئیفیکی پزیشکیە بەڵام تا چەنێک ئێوە ئەخلاقیاتی پزیشکیە کە دێ بۆ لای تۆ ئیدەن باوەڕێکی هەیە متمانەیەکی هەیە بۆی حەز دەکە نهێنیە کەسیەکانی پارێزراوبی بۆیە لێرە بەپێی ڕێبەرەکە ئێمە زۆر تەرکیزمان لەسەرەوەیە کە نهێنیەکانی ئەم نەخۆشە بێ پارێزراوبی و سەلامەت بی و لە شوێنی خۆی بی و بەرپرسی تایبەت دانراوە ئەم نهێنیانە بپارێزێ بۆ ئەوەی دزە نەکرێ و بەکار نەهێنرێت بۆ شتی تر ئەمە لای ئێمە زۆر زۆر گرنگە و دزە پێکردنی زانیاریەکان حتا ئەگەر کەسێک زانیاری و با بڵێ نهێنیەکانی نەخۆشخانەی میهرەبانی بباتە دەرەوە یاخود نهێنیەکانی نەخۆش بترچێنێ بە پێی سزاکان ڕوبەڕووی لە پێچینەوە دەبێت تا ئاستی دەرکردن یعنی نهێنی نەخۆشخانە نەپارێزرێت تا ئاسی دەرکردن بۆی ئەمە سیقە و متمانێکی تەواو بدەین بە نەخۆش و هاوڵاتیان کە نهێنیەکانی پارێزراوە و هەر کارمەندێک کە داخلی نەخۆشخانەی میهرەبانی دەبی ئەبێ پابەندی ئەو ڕێنمایە بی تومەکە و ماڵ وایە تۆ کەس نهێنی ماڵی خۆی باز دەکات هەموو ئەسێکی جوایە بەڕاستی پارێزگاری لە نهێنی ناو مؤسسەکە ئینی بابەتێکی با بڵێن خەتی سوورە ئەبێ پارێزراوبی بۆ ئێمە لە مقابلە زۆر تەرکیزی لەسەر دەکەین کە نهێنی ناو مستەشفا پارێزراوە دەرکردنی ڕێکارە و سزای بەدواوەیە زۆر باشەوە ساهرێکێکی تر لە بنەماکان لەناو ڕێبەرەکە زۆر سەرنجی ڕاکێشان ئەویش بابەتی بەکارهێنانی مادە زیان بەخشەکان بوو بۆ هەموو کەسێک لە ناوخۆی نەخۆشخانە قەدەغەیە ئەمە تا چەنە گرنگە هەم بۆ ئەو هاوڵاتی و چارەخوازانەی کە ڕوو لە نەخۆشخانەکەکەن هەم بۆ ژینگی کارکردن لە ناو نەخۆشخانەکەیە بەڵێ بێگومان ئێمە ئێستا بۆ نمونە هەموو مادە زیان بەخشەکان بەسە بەتابەتی جگەرە کە زۆر ینی باواگە ناخۆ ئێستا شتێتر زۆر پیا بەوەی بۆ نازانم حتا ئیتر بڕۆ مادەی زیان بەخشی ئەوەش ئەمەهانە هەر قەدەغەیە و با بڵێن لێ پێچینەوەی قورستری لەسەرە ئەمە بۆ کارمەندەکانی خۆمان یعنی با بڵێن قەدەغەیە دەبی نەبێ نەک ئەوەی هەبێ بەکاری بێنێ لە دەرەوەی مستەشفا قەدەغەیە دەبی نەبێ بەڵێ لە ناوە لە دەرەوە دەبێ نەبێ واگەر کارمەندێک لە ناوەوەی مستەشفا خوارد تەمەن عقوبەی لەسەرە هاوڵاتیش لە داخلی ئەوە نەخۆش کە داخلە بێ خۆ دەزانێمە
یعنی نەخۆشخانە تەندروستی زۆر گرنگە تەندروستی نەخۆشەکان هەرکە داخیل بوو عقوبەی لەسەرە، یعنی سزای مادی لەسەرە ئەگەر بیندرا کە جگارەتە چێژی طبعاً بۆ ئوستو پێی دەڵێن ئەو ڕێنمایە کە نابێ بچێش، بەڵام بۆ کارمەندەکانمان قەدەغێ نابی بیچێشێ نەک بیچێشێ دوای عقوبەی بین و ئەگەر کێشای ئێمە نەمانزانی ئەوە طبعاً لە سیستەمەکە لایداوە لەبەرەوەی بەڕاستی یعنی مەوزوعی ئەم مادە زیان بەخشانە هەم زیان دەگەینی بە ژینگە بە بیئە وەنیە شوێنەکە مستەشفایە بگە مستەشفایە بۆ کارمەندەکان هەمیش بەڕاستی یعنی ڕێگایەکی زۆر گرنگە تۆ بۆ نمونە نەخۆشخانەی میهرەبانی بۆتە شوێنێکی دەستگایەک بێزگە لە باسە پزیشکیەکە بۆتە پەروەردەییش یعنی تۆ ڕێگایەکت داناوە ئەگەر یەکێک حەزی لای تۆ بێ ئەبێ واز لە مشتە خراپانە بێنێ مشتی خراپە زیان بەخشە کەسەیە بڵێ زگارە سوود بەخشە ئەگە یەک سوودی هەیە هەتا ئێمە ڕێی بدەین ڕاستە ماوەسانی زۆر جارگیۆمان لە نەخۆشە بێت کە دێنە ناو نەخۆشخانە ئەڵەن ینی حتا لە چاو نەخۆشخانەکانی دیکەشە ئەو شوێنەیە کە بۆنی جگەری لێ نایە کە دێنە ناو نەخۆشخانە بۆنی گوڵ دێ و بۆنی معتەڕ دێ و ئەمە ینی دیارەکە ئێوە جەختێکی زۆرتان لێکردێتەوە لەسەری هەر بەردەوام بن ماوەسا سەبارەت بە کارکردنی بەڕەستان لەو ماوەی کە لە میهرەبانی کارتان کردووە هیچ ئەزمونێک چیرۆکێک بەسەر هاتێک پێتان خۆش بێ لەگەڵ ئێمە شێریکەن بەڵێ وڵاتر لە میهرەبانی ئەزمون زۆرە ماشاءالله هەر خۆی دروستبوونی ئەتوانین بڵین هەر لێرەش تۆمارمان کردووە دروستبوونی میهرەبانی خۆی ئەزمونە کە بەڕێز کاک دکتۆر بەڕێوەری گشتی کاک دکتۆر دلێر لە پێشەچەکە باسی کردووە یعنی ئەگەر دوایی مەسەلەن بۆ کارمەندان و ئەمە ئەو ڕێبەرەمان دەرکردووە یعنی دروستبوونی نەخۆشخانەی میهرەبانی بە ئەزمون و کۆمەڵێک یعنی ئەوە داڕۆییوە خۆی کە سەیری دەکەی بەڕاستی بۆیە ئێستا بەرهەمەکەی بەرهەمێکی پرشنگدارە بەڕاستی یعنی کە خەڵک ڕووی تێدەکە کە بێتە بوتە مایەی هیوا بەخش بۆ زۆر لە خەڵک یعنی عزیەتی و ئازاری دروست بوون یعنی دەتوانین بڵین ئازاری لەدایکبوونی میهرەبانی ئازارێکی گەورە بووە یعنی کۆرپەیەک بووە لە زیچی دایکێکی میهرەبان کە لەدایک بووە زۆر بە زەحمەتی بۆیە ئێستا یعنی کە سەری دەرهێناوە گەشاکە پەرەکە و توانی لەو ماوە کورتا چکە ئێمە تەمەنی میهرەبانی تەمەنێکی زۆر نییە بەڕاستی یعنی توانی بڵێن ئێستا هێتا 30 ساڵی بە تەواوی تەواو نەکردووە یعنی بۆیە سیر دەکەی لە چاو تەمەنەکەی با بڵین کۆرپەکە زوو گەشەی کرد یعنی منداڵی و ئەرزەکاری زوو تێپەڕاند یعنی گەورە بوو خەڵک زۆر ڕووی تێدەکا بە کۆمەڵە کۆسپ و ڕێگری و ئەوە زۆر ڕوبەڕووی بۆتەوە سوپاس بخوا و بەگشتی ئێمەش یعنی ڕۆژانە کە خەڵک دێ جێی دڵخۆشیە با بڵێن یعنی هەریەکە ڕووداوێک هەرێکە با بڵین مێژوویەک بۆ خۆی ئەجێڕێتەوە تۆمار دەکا کە جێی دڵخۆشیە لە نەخۆشخانەی میهرەبانی کە دەستگرۆی مەسەلەن سەدان خەڵک بووە و لێرە سەدان خەڵک سوودی بینیوە و یعنی ڕۆژانە ئێمە کە مامەڵە لەگە خەڵکەکە دەکەین بەڕاستی یعنی بۆ نمونە لە هیچ شوێنێک چارەی نەبوو هاتوتە ئێرە سوپاس بخوا مەسەلەن هاوکاری کراوە ئاسانکاری بۆ کراوە مەسەلەن دەستی گیراوە مەسەلەن یعنی بەخشندەی بەرامبەر بەکارهێنراوە ئیڤن دووبارەی دەکەینەوە یعنی میهرەبانی ئەو شوێنەیە کە میهرەبانە لەگەڵ هەموو خەڵکێک و ئیشاءالله ئەوە دووبارە دەکەینەوە کە ئێمە بێزگە لە میهرەبانیەکەی بەردەوامیش بە کواڵیتی و ئاستی زانستیش بەرز دەکەینەوە تاوەکو بتوانێت خزمەتێکی گەورەی نەخۆش و چارەخوازانی خەڵکی کوردستان بکەین. زۆر چاکەمەوەسا لە دیدگای ئێوە داهاتووی سەرچاوە مرۆییەکان لە کردی تەندروستیە بەرەوکوێ ئەڕوات. بێگومان باسی سەرچاوە مرۆییەکان لە کردی تەندروستیە بە بڕای من بەرەو پێشەچێ و حاجە و پێویستێکی زۆری بەتایبەتی لە کردە تەندروستیەکان هەیە کە بەداخەوە لە کوردستانە بە بڕوای من ینی هێشتان لە ئاستێکی باشدانیە چونکە لە زۆر شوێن هەربوونی نییە سەرچاوە مرۆییەکان بۆیە کارمەندان زۆرجار حەقیان دەخورێ زۆرجار لە کێشەکان وایە لە هەموو نەخۆشخانەیەک پێویستە ئەم بەشەبوونی هەبە بێگومان زۆر گرنگە بۆ ئەوی ماف و حەقی کارمەندەکە پارێزراو بی و طبعاً بەشێکی بۆی کێشەکەی چارەسەر بەشێکی بۆی تەطویر و هەنگاوی زیاتر بە کارمەند بدرێ بۆی حەقی کارمەندیش نەخورێ بەڕاستی ئێمە ئێستا لە میهرەبانی داکۆچی لەسەرەوە دەکەین کە کارمەند ئەرکەکانی جێبەجێ بکە و لە هەمان کاتیشدا مافەکانی پارێزراوبی بۆی سەرچاوە مرۆییەکان دەتوانین بڵین شوێنەکەی ئەوایە لە نێوان کارمەند و ئیداری گشتیدایە یعنی دەبێتە محامی بۆ ئیداری گشتی پارێزگاری لە مستەشفەکە لە هەمان کاتدا ڕێگری دەکات لە ئیدارە و مەسەن کارجێڕی باڵا زوڵم و
تاوان لە ئەوە بکەمە سواز بخوا لە مێرەبانی هەوڵمادای ئەم تەوازن و هاوسەنجە ڕابگرین و پارێزگاری و حەقی کارمەندێک نەفەوتێ هەز بەبوونی خۆی بکات چکە کارمەند چۆن هەز بەبوونی خۆی دەکات چۆن عەتای دەبی چۆن بەخششی دەبێ ئەگەر زانی مافەکانی پارێزراوە دەبێ ئەگەر زانی لە حەقێکە بەدەمیەوە دێن بێگومان پارێزراو دەبێ بۆیە یعنی سەر چاوە مرۆیەکان پارێزگاری دەکاتن لە دامەزراوەکە لە نەخۆشخانە بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی لە ڕێلادان دروست نەبێ و نەخۆشخانەکە بە ئارەستێکی خراپدانە ڕوە لە هەمان کاتدا پارێزگاری لە ماف و حەقی کارمەند دەکا بۆی حەقی نەخورێ کەسێک بە هەر ناونیشان و پلەپۆستێک بێ حەقی نەخوا و مافی نەخواتن و داکۆچی دەکە لەسەر جێبەجێکردنی یاسا و ڕێنمایی و ڕێبەرەکانی کارکردن. زۆر باشەوە ساچ پامێکتان هەیە بۆ ئەو گەنجانی ئەیانوێت لەم بوارە کار بکەن. بێگومان ئەوەی لە بوارە کار دەکە هەوڵ دەن توانەکانی خۆیان بەرز بکەنەوە بەڕاستی ئەگە بتوانن بڕوانامەیەک نزیک لەم بوارە بێنەوە زۆر باشە توانەکانی خۆیان بەرز بکەنەوە بەڕاستی خولی تایبەت ببینن و ئەم بوارەش بەڕاستی جۆرێک لە توانای تایبەتی دەوێت شارەزای تایبەتی دەوێت چونکە تۆ مامەڵە دەکەیت لەگەڵ با بڵین چەندەها کارمەند بە شێوەی جۆرا و جۆر بۆ هەبێت تەحملێکی زۆری هەبێ توانێت چارەسەری کێشەکانی هەبێ گوێ ڕاگرێکی باش بێ گوێگرێکی باش بێ و تەوازن و هاوسەنجێک بکە لە نێوان کارمەندەکاندا حەقی کەس بەسەر حەقی کەسدا نەکا بەداخەوە ئەوانی لەو بوارە ئیش دەکەن زۆر جار هەیە دەبنە دار و دەستەی با بڵین شەریکاتەکانیان خاوەن دامەزراوەکە هەرچی پێبرێ دەیکات تەمانەوە لاوازی سەرچاوە مرۆیەکانە چکە تۆ بێ لەوە ئیحدانەی تۆ دەبێ یعنی سیستەمەکە بەپارێزی یعنی نابێت لەسەر حسابی کارمەند و زوڵمکردن لە کارمەند با بڵین مؤسسەکە لە خۆت ڕازیکەی بۆ ئەوەیە لە هەمان کاتیشدا نابێ ئاوا بێ با بڵین حەقی مؤسسەکە بخۆی حەقی دامەزراوەکە بخۆی هەموو شتێک بۆ کارمەندەکە بکەی بۆیە یعنی سەر چاوە مرۆیەکان کارێکی هەم گرنگە هەم توانایی دەوێ بەڕاستی هەم هاوسەنجی و باڵانسێکی باشی دەوێ ئەگەر توانرا ئەم باڵانسە ڕابگرێت بێگومان بەگشتی مؤسسەکە بەرەو پێش دەروێ و هەر کەسە کار و ئەرچی خۆی بە جوانی جێبەجێ دەکات. زۆر باشەوە سا پەیامی کۆتاییتان چییە کە پێتان وایە پێویستەکە خەڵک هەمووی ئەم شتە بزانێت وەکو نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی و پەیامتان چییە بۆ چارەخانە و بینەرەکانی؟ طبعاً بێگومان ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی دەستمان پێکردەوە حەز دەکەین لە کوردستانە لە هەموو نەخۆشخانەکان بەڕاستی ئەم بەشە هەبێ بۆ ئەوەی لایەنی تەندروستی و خزمەت گوزارە پزیشکان بەرز ببێتەوە و کادیر و کارمەندی ستافی بە توانای پزیشکی دروست بێت تا خزمەتی خەڵک بکە و بەڕاستی تا خزمەتی ئەو خەڵکی نەخۆش و هەژار و فەقیری کە ڕوو نەخۆشخانەکان دەکات خزمەتێکی باش و خزمەت گوزارێکی تەندروستی باشیان پێشکەش بکرێت کە لە میهرەبانی ئێستا سواز بۆخوا ئەو خزمەت گوزاری تەندروستیە بەو کواڵیتیە بەرزە و بۆ نرخە گونجاو پێشکەش بە هاوڵاتیان نەکرێت ئێمە چۆن نەکرێت بە ستافی باشەکرێت چی ئەم ستاف باشە دروست دەکە سەر چاوە مرۆیەکان دروستی دەکات کە سواز بۆخوا دەتوانێت بڵێن میهرەبانی لە ساو ڕێچکەیە و ئەم ئیشەی کردووە و زۆر سوپاسی ئەم بەرنامە دەکەم و حەز دەکەم خزمەتی باشی کردووە لە بوارە جۆرا و جۆرەکان خوای گەورە موفقتان بکە و لە داهاتوودا بەرنامەی باشتر و پلانی باشترتان هەبێت ئینشاءالله. زۆر سپاس بۆی لە کاتی خۆتان پێبەخشین. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.